سیاسیەکانی هەرێمی کوردستان دەیانەوێت لە ڕێی گفتوگۆوە سارد و سڕی ساڵێکیان تێپەڕێن و پەیوەندیەکانی نێوانیان گەرم بکەنەوە. هەرچی شەقامی کوردستانیشە بەردەوام بۆ هەواڵێک گوێی ڕاخستووە کە ئومێدی بۆ بگەڕێنێتەوە. کادیرانی لایەنەکان دەڵێن تەنها نیەتی باشی پشت کۆبنەوەکان ئاسۆی چارەسەر دەرەخات. ئومێد هەیە ئەگەر لایەنە سیاسیەکان دانیشن لەسەر مێزی گفتوگۆ بە دڵنیاییشەوە چارەسەری کێشەکان هەیە. ئەگەر چارەسەری بکەن و لایەنە سیاسیەکان دانیشن لەسەر مێزی گفتوگۆ بنبڕکردنی ئەم خەیرانداراییە و بژێوی ژیانی خەڵک چاکەن و گوێگردن لە داواکانی خەڵک بکەن. دەبێت بیر لە شتی تر بکەنەوە تەنها ئەوە نەبێت هەر دانیشتن و گفتوگۆ بێت لە پێناو کۆبوونەوە. سارد و سڕی نێوان لایەنە سیاسیەکانی ئەم هەرێمە گیرفانی موچەخۆر و هاوڵاتیانیشی سارد کردەوە. چالاکوانێکی سیاسی گەشتبینە بەوەی گەڕی دۆمی کۆبنەوەکان و گەڵاڵەکردنی پرۆژەکان ئەو وەڵامەی پێ ئەبێت کە خەڵک چاوەڕێیەتی. پێم وایە ئەمەی کە ئێستا دەست پێکردەوە گەڕی دۆمی دانوستانەکان هەنگاوێکی گرنگە و نزیکردنەوەی پرۆژەکانە و گۆڕانکاری شێ لە پرۆژە و تەقدیمکردنی ئارایی حزب سیاسیەکانی کوردستانە. بەڵێ گیرفان پڕەکاتەوە بەڵام بۆ شێوازی کە خەڵک هەیە بە پەلەپەل قۆناغی هەیە ئەوەی کە دەرچووە ساکە پێشبینیەکە لە مانگی سیا باریدارای هەرێم چاک بێت دەرهاوشتەی ئەم نزیک بوونەوەیە لە دوای ئەوەی کە نزیک بوونەوە ڕوویدا ئەم قسانە هاتارەوە. بۆیە بە دڵنیایەوە ئەو دابڕانە گەورەی کە ڕوویدا بڵێنەوەن حزب سیاسیەکان و ئەم نزیک بوونەوە هەنگاوێکی باشە بە گیرفان پڕکردنەوەی خەڵک بەڵام بۆ پێشبینی سادەی خەڵک بە پێشبینە سیاسەکە کە بەشو درێژی ئەبێت تاوەکو لە یەکتێگەشتنی تەواو هەبێت جارێکی تر دووبارە خێرانەکان سەر هەڵەدەنەوە. ماوەی ئەو ساڵی کە لایەنە سیاسیەکان هەر یەکە و لە ئاوازێکیان ئەخوێند دەرکەوتەیەکی خراپی بۆ بار و ژیانی خەڵکی بەدواوە بوو. کاریگەری کەڵەکەبوونی قەیرانەکان ڕەوشێکی بۆ هاوڵاتیان هێنایە گۆڕێ مەگەر چارەسەرەکەی لەسەر ئەو مێزە بدۆزرێتەوە کە لایەنەکانی کۆ کردووەتەوە. سامان کەریم، کورد سات نیوز، کفری.